گروپەکانی مافەکانی مرۆڤ و دیبلۆماتکاران ڕخنیان لە یاسایە گر کە لە کۆتایی هەفتەدا بە بێدەنگی لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند کرا و سزای زیندانی قورس بەسەر هاوڕەگەزخوازان و ڕەگەزگۆڕاوەکاندا دەسەپێنێت. مادەی یەکەم ناوی یاسای دژە لەشفرۆشیە کە لە یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی ژمارە 8 ساڵی 1970 هاتووە هەڵدەوەشێتەوە و یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و هاوڕەگەزخوازی جێگە دەگرێتەوە. هەرچەندە هاوڕەگەزخوازی لە کۆمەلگەی عێراقیدا تا ڕادەیەکی زۆر تا بۆیە و سەرکردە سیاسیەکانی جارناجار هەڵمەتی دژە هاوڕەگەزخوازیان دەست پێ کردووە، بەڵام پێشتر عێراق یاسایەکی نەبوو کە بە ئاشکرا بە تاوانی بزانێت. سەبارەت بەو یاسایی ئەنجومەنی نوێنەران پەسەندی کردووە. ڕاشکاوانە دژی ئەم یاسایەم، چونکە عێراق وڵاتێکی فرەمەزهەب و ئاینیە. عێراق وڵاتێکی دیموکراسیە، کەواتە چۆن یاسایەک لە دژی دیموکراسی و ئازادی کەسی دەردەکەیت. سزای دا بۆ 15 ساڵ بۆ پەیوەندی هاوڕەگەزخوازان و سزای زیندانیکردن بۆ 1 تا 3 ساڵ بۆ ئەو کەسانەی کە نەشتەرگەری گواستنەوەی ڕەگەز ئەنجام دەدەن یان ئەوانەی ڕەگەزی خۆیان دەگۆڕن. هاوکات هەر ڕێکخراوێک کە پەرە بەلادانێکی سێکسی بدات سزای لایەنی کەم 7 ساڵ و غرامەکردنی 10 ملیۆن دینار کەمتر نەبێت، واتە نزیکەی 7600 دلار سزا دەدرێت. من پشتگیری یاسای دژە لەشفرۆشی و هاوڕەگەزخوازی دەکەم، چونکە پەیڕەو لە دەقەکانی قورئان و ئاینی ئیسلام دەکات. بە قەدەغەکردنی تەواوەتی ئەم بابەتە بەهۆی قەدەغەکاری ئاینیەوە. جگە لەمەش حکوومەت سزای دارایی و زیندانی بۆ سەر هەر کەسێک دەسەپێنێت کە پەرە بەم کارە بدات. کاربەدەستانی عێراقی بەرگریان لە یاساکە کردووە و بە بەرزڕاگرتنی بەها کۆمەڵایەتیەکان ناودێری دەکەن و ڕەخنەکانیشان وەک دەستێوەردانێکی ڕۆژئاوایی نیشان داوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.